دوای نزیکەی 13 کاتژمێر تیمەکانی ئاگرکوژێنەوەی هەولێر توانیان کۆنتڕۆلی ئاگرەکەی بازاڕی سێبیرانی نێو قەیسەری هەولێر بکەن. بەرپرسانی یەکەی داری شارەکەش دەڵێن ئاگرەکە جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی نەبووە. سپاس بۆخوا هیچ زەرەرێکی گیانی نییە، تەنها زەرەری ئێمە ناتوانین بڵێن زیانەکان چەندە، بەڵام وەکو خۆتان دەبین ژمارەی دوکانەکانش تەنها بازاڕی سێبیرانە وەکو باسم کرد نەپەڕیتەوە بۆ ناو قەیسەری، ژمارەکەشی دوایە دیاری دەکرێتن. هەرچەندە بە وتەی چەند شایەت حاڵێک بێت هۆکاری ئاگرکەوتنەوەکە بەهۆی شۆرتی کارەبا ڕوویداوە، بەڵام تا ئێستا بەرگری شارستانی زانیاریەکەی پشتڕاست نەکردوتەوە. ئەوان دەڵێن تا لێکۆڵینەوە نەکەین نازانین هۆکارەکەی چییە. هەتاکو ئێستا دیار نییە سەبەبی ڕووداوەکەی چییە، سەبەبی ڕووداوەکەی نەتەقدیری زەرەر و زیانەکەش تەخمین ناکرێت، هەتا کۆتای بینێت لە پاش کۆتایی هێنان ئەو دوو کەڕشتکە نەما ئەو وەختی لیژنەیەک پێ لە بەرگری شارستانی هەولێر تەقدیری خەسارەی دوکان بە دوکان دەگەڕێن، تەقدیری خەسارەکان بۆ دەکەن. بەهۆی ئاگرەکەەوە زەرەر و زیانێکی زۆری مادی بە خاوەن دوکانەکان گەیشتووە. بەڕادەیەک بەشی زۆری دوکانەکانی بازاڕی سێبیران بە تەواوەتی سوتاوە. خاوەنی دوکانەکانیش داوا لە حکوومەت دەکەن بە زووترین کار شوێنەکەیان نۆژەم بکاتەوە و قەرەبووی زەرەر و زیانەکانیشیان بکاتەوە. داواکارمانە خۆی حکوومەتەکە هیچمان بۆ ناکەوە لەگە هیچدانە، بەڵام هەر وەکو بیڵێن هەری وەشوگەتن قەرەبوویەک شتێک بام کرێتەوە باشترە. حتمما دەبی داوای قەرەبووی بکەینەوە جاگەر بکرێت و قەرەبووەکەش بەس مەسەرەن مادی نییە، بەخۆ دەزانی بینایەکە هەمووی تێک چووە، بینایەکە کەونە. ئەوەی کارەکانی تیمەکانی بەرگری شارستانی زیاتر قورستر کردبوو. بەشی هەرە زۆری ئەو دوکانانەی دەکەونە نێو بازاڕی سێبیرانی نێو قەیسەری، جلوبەرجی منداڵان و بابەتی جوانکاری ئافرەتان و پیاوان و بۆن و سپرای تێدا دەفرۆشێت کە ئەو کاڵایانەش هۆکارێک بوون بۆ زیاتر تەشەنە سەندنی ئاگرەکە، هاوکات بەهۆی چڕی دووکەڵ لە نێو ژێرزەمینی بازاڕەکە. ڕێگەی چوونە نێو ژێرزەمینەکەش ئەستەم بوو بۆ تیمەکانی ئاگرکوژێنەوە، نایان دەتوانی بگەنە قوڵایی ژێرزەمینەکە. بەو هۆیەوەش نزیکەی 5 کارمەندی بەرگری شارستانی لە هۆش خۆیان چوون و ڕەوانەی نەخۆشخانە کران. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.